بيخذوا نه برو شغل تو این ثواب تفسیر دکا برو طاوی شهری 30,000 مالی وارد لگر میانه لو تیرین باید 30,000 و جریمه لیمان زین نه کمپانی با ما نگران نخواهد داره کرد هیچ نگران دو میلیون 30,000 مالی زین بزیاده لەکەی وەلیێرن کێشەکەتان چییە؟ ئێمە کێشەکەمان 30,000 مالی وەرنەگیری ئێمە نەوتەکەمانی کۆمپانیایە نەوتەکەمانی حکوومەتە حکوومەت خۆی لێمانە تێنێتەوە داواکاریتان چییە؟ داواکاریمان لە حکوومەتەوەی ئەو 30,000 لێمە نەچێن ئەو نەوتە لە شیوە یێنێ ئەو نەوتە لە گەرمیانە هیچیە؟ لە نەوتی گەرمیانە حەسیرەیە خانە بێڵات بۆ تورکیا ژمارە تا چەند شۆفێر دەبێت؟ لەکەی وەلیێرن؟ لە پێیەوە لێ لە سێ ڕۆژە لێرە هیچ دایانیش پێ دەراتوو بە دوان داواکاریەکانتانەوە؟ هیچ کەسە ناتوە گێژمان لێ ناکرێت دەبان جادەکە بینێ وڵات دەریان ئەو نەوتە هی هاوڵاتیانی هی خۆیەتی لێتان وەردەگرێتەوە پارەکە؟ حکوومەتی تورکیا پێ بۆ حکوومەتی تورکیا و پارەشمان لێ وەرەگیرە هەراوە بەردەوام دەبنی وەلێرە؟ باڵی شەڕا بەردەوامە بین بە پشتگیری هاوڕێیان